فەرموو کاک سعدی وەرە ژوورەوە. بێئەدەب خەی لەبەر تۆ ناوێ. سەلام عەلەیکم. بەخێر بێیتەوە سەعولی گیان. سواس. ئەو چییە بۆ جەوە نییە؟ هەرکە سەیری ئەوەی دەکەم بەم بینیە هەموو قەلبی بچێنەوە. دەخوا ناشرنی ئەوەندەی کوڵم ئەوەندەی ئەمەدە نەمینێ من بەستراوە بەخوا. وز بە کورە وز بە لەوێ لە بە دوکاندارەکان وام کرد ئەگەر نە بوو قورعانی هەر لەوێ هەموو قەلبتم دەشکەم بەزیزم مالی خۆم. سعدی بەڵێ دەبەستەوە نەشت گەورە مەکە تۆش. کورە ئەنگۆ تەربیەتی نادەن. فەرمووی ئەوڕۆ کردی وای لە هاتیە فێڵم بکاتن. بێشەنیتر بە جدی ئەم جارە لێو تووڕابم. چ دەبێت دوو لە دەوێت ئەی ماشەڵڵا وای ترسام کورە توش نییەوە چی زەبعاتی حکومەتی بەس ئیدانەی دەکەی کورە ئەوە دەبی گوێ بگیری ئەوە دەیبی لە مارێ سەجم بکرێ لێکەوە حتا هەزاری بەس پەروەردە بگرێتەوە هەموو سەفرە پەروەردەی دەرزی پەروەرداڵێمەوە کاک سعدی. سعدی ئەوە چێ دەبەستە؟ سعدی سعدی لەگەڵ تۆ مۆمۆ جوابم نایەتەوە وەرە ئێرە و ئیشم پێێتە. ئیشت پێ ئەمێ مۆزۆعەکە لەگەڵا باسکەم وەرە ئێرە. بەو نوعەیەکە قسەی بکەینی ئەو مارەی بەجددی. سعدوو وەرە ئیشم پێێتەیت. تەلەفۆنم بۆ نەکردی پێم نەوتی تەوەرە دانیشە. بەس یەک شت کاکە تۆ توانی جێمان بێڵی ئیشم بە سعدیە؟ گوێم لێ نەبوو چی؟ ئەڵەم ئیشم بە سەعولی گیانە ئەتوانی جێمان بێڵی؟ ها ئەڵەم بڕۆ ئیشم بە مێردەکەمە. هەستە بڕۆ دەرێ هەستا ئەمەرێت نەمینێت بڕۆ دەرێ. سعدی دانیشە. ئەگەر بێت و لە منداڵیەوە خۆتانی تۆڕە بکرد ئەوهانە دەبوو بەس نییە مێدینی بابن نییە کابراکی زۆر غەریب حال بووە. بەسە وڵڵا تۆ هەر باسی کەس و کار مەکەی تۆرە دانیشە با قسە بکەین. جارەوەتا دەنیشە. سعدی جانە ئەمێ لەسەر شتێکی قسە و لەگەڵا بکەم زۆر دڵە خۆشەکات. دەی بە قوربانتم. تۆ ناتەوێت دایکم دوو مانگ جارێ سەرمان لێ بە. کورە بەرێ وەڵا بە من بینیە هەر ساڵێ جارەشش نەیبینم. تۆ ناتەوێت لە دایکم نەجاتێ بێ ئەوە نا تەڵەباتی هەیە ئەوم بۆ بکەن ئەوم بۆ بکەن. لێرێ وەڵا مەمنونی خوای دەبم. ئەنجامێ ئەمە پێ بڵم دایکم داخوازی هاتووە. چی دایکم داخوازی هاتووە؟ خۆی بە قوربانتەوە وەی لەو خەبەرە خۆشەی مەمنونت دەبم بۆ چێە؟ ئەوە چێ بێم دەستەکانی ماچ بکەم لە عەفرەکەی سەر چۆپیل بوو بگرم باوەڕ بکە پاقلاوە و شەربەت و ساردی هۆڵەکەت بە خۆم دەگرم ئەوە چ پیاوەکەم. باشە سعدی بەس کێشەیەکەیە. کێشێتت جانە؟ ئێ سعدی بێژەم ڕازی نابێت دڵنیام ئەو مۆزوعە پێشی بڵم ڕازی نابێت. بەخۆی وە بزانم نییە ئەنگۆ قەس و قسان دەکەن هەتا جەڵتە لەم بدە. بێژەنی بێعەقڵ بێژەن چییە؟ کوزێ بە خودای لە بەتوو نەبیتە دیە دەبی وەیلی بکەم لە مارێ سزنی بکەم ئەوە چییە؟ سعدی خۆ نازانی هەموو پرسیۆڕایەکی ئێمە بە بێژەنە؟ ئەخەت بێعەقڵن؟ ئەو بەکێ لە بێعەقڵ؟ وەڵڵا بە تۆ بەگۆ دەریم ئاگاو لە دەمێ بێ ئەوەتی نایەتەوە بۆ ماڵەوە ئەوە نەیتە دەمە درێژ بووە. ئەو زمانە چەند درێژە کاکە بۆزعی بێژەنی چییە؟ سعدی سێریکە من ئەوە ئێمە دەستۆ ئێستا بێژەنگ بانکە و قەنەعەتی پێ بکە بۆ ماڵەوە. ئەمان وەرە بێژەنە بە دەستی خۆمە ئێستا قەنەعەتی پێ دەکەم. بێژان بێژان وەرە وەرە شێرەک باش وەرە بێژەن کوڕە من کوڕی توانم ئەوە دەبکرێتی مەوزوع هەیە دەمەوێت لۆت باز بکەم. ڕووداوەک هەیە پەیوەندی بە من تۆ هەیە بەڵام ڕووداوەکە زۆر گرنگە ڕووداوەکی مێژوویە لە هەنار جابیتەوە تێچیتە سوزانم ڕووداوی مێژووی تۆش وەرە کوڕ دەبزانە چت پێ دەرێم
مۆزوعەک هەیە مۆزوعەکە ژیانت دەگۆڕی ژیان ژیانم داگۆڕێ مەطعەم ماسیەکەم بۆ کەیتەوە ئەوەش دەبی ئینشاڵڵا کوڕمی ڕێک بابتمە ناو مۆزوعەکەی ئەبڵە ئەمیرەی داکەت داخوازی هاتیە و شوو دەکات